تۆ تەماشا چۆن محارەبەی ئەم دیناکەن. من پێم سەیر بوو کە 6 کەس ئەمە باز بکەن، سیانیەوە خۆیان کردو بە عەلمانی و وەکو گای جێرە کەوتونەتە بەردەستی پارتی وێچێتی مەلا بەشیر یەکەمیانە قاسمە تاغوتەکەی ترۆوانەی تریش. بەڵام چۆنە بێچێکی وەکو سەید ئەحمەد، چۆنە بێچێکی وەکو مەلا ئەحمەدی قامیشی، یەکی وەکو مامۆستا سەواحی بەرزنجی، چۆنە بێیان بەم توڕە هاتانە ڕازی بن. ئێبرایەوە مسلمانن. مامۆستا ئەحمەدی قامیشی جەنابەت خۆ گەنجە مسلمانانەکە لێت کۆ بنەوە براسبێنێ لە مامۆستا بەشیر فەوتاوتر دەرەچی. خۆ مامۆستا بەشیر عیلمی لە ئێوە زیاترە. بەڵام ئێستا خەڵکی ئەڵێ عەمامەی پاک ماوە، عەمامە پاکەکەت ڕاگرە. هەر یەکێک لە ئێوە ئەو مامۆستایانەی عەمامە پاکن بە سەبەر بگرن خۆتان ڕاگرن، با لە وەزیفە دەرتان کەن. ئەوانەی لە وەزیفەکە دەریانەکەن وەک مامۆستا شێرزاد شەریفتر ئەمێننەوە لە ناو دڵ و دەرونی خەڵکەکەی وەک لە مامۆستا بەشیر حەداد. هەمومان نەزانین خەڵک چۆن خۆی ئەدۆڕێنێ. هەرچی کەسێ لکابێ بەم تاغوتانەی پارتی وێچێتیەوە ئەدۆڕێنێ مستحیلە هەروە بمێنێ. حافظ قورئان بی، مەلای 12 عیلم بی، داعیەکی زۆر زیرەک بی، ڕئیس حیزبێکی ئیسلامی بی، یا هەر عەوامێک و کەڕ عەوامێکی ئەو کوردەش بی، لکابی بەو تاغوتانەوە هەر ئەدۆڕێنی.